بەڵێ بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بەو بڕیارانەیە درێت لە دژی دۆناڵد ترامپ بەوەی کە تا ئێستا لە دوو شوێن ناتوانێت کە خۆی کاندید بکات گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز نیڵ مەکەیب نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە فلۆریدا و لەگەڵماندایە بەڕێز مەکەیب سڵاوتان لەبێ تۆم کاتتان باش سلااف بۆتە برێز ماکەیب دەست پێکە دەتخوازم بزانم بمیانێ نەها ترامپ لە چەندینی ویلایەتان نامزەتبووناویە سەرۆکاتیە هاتی ئاستانکردن ئەڤ یەک گەلوت چاوا دخوێنە دکاری ئاڵوزیان ji بۆ هەڵبژارتنین ئەمریکای پێک بینە بەداخەوە بۆ دیموکراتەکان کە بەڕاستی تاومەتباری دەکەن کاتێک کە دەبین دەنگەکانی ترامپ بەرەو پێشەوە دەچێت تۆمەتباری دەکەن کێشەی دەکەن کێشەی بۆ دروست دەکەن بینیمان سەرەتای ئەم مانگە کۆلۆرادۆ چی کرد و لەوانەیە دوای مین هەندێک ویلایەتی دیکەش بە دوایدا بێن کە بەڕاستی ئەمە کێشەیە کە دیموکراتەکان دەیانەوێت بەم شێوەیە کێشە دروست بکەن بربەست دروست بکەن بەڵام ئەمە کێشە دروست دەکەن چونکە ترامپ دەرچوو کە تاوانبار نییە و هیچ تاوانێکی بەسەردا نەسەلمێنرا بەڵام بۆچی مین بۆچی دەبێ ویلایەتی مین بڵێ کێ دەبێتە سەرۆک و کێ نابێتە سەرۆک ئەمە مێکانیزمە دروستەکە نییە بەڵکو دەبێ دەنگدەر بڵێ کێ دەبێتە کاندید و کێ دەبێتە سەرۆکی ئەمریکا بەڵێ کەوا بێت ئەمە دەتوانین بڵێن هەوڵێکە بۆ ناشرینکردنی دۆناڵد ترامپ و کۆماریەکان بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە هەوڵێکە بەڵام سەرکەوتوو نەبووە وەک ئەوەی کە هەیە لە زۆرێک لە کەیسەکانە هەموو کات دەیانوێت ترامپ ناشرین بکەن بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات دەبینن کە پێچەوانەکەی ڕاست دەرەچێ دەبینین ئەوەی کە مانهاتن لە منهاتن کردیان ئەوەی کە لە ماڕلاگۆ کردیان هیچ نەبوو بەڕاستی تەنها ناشرینکردن و سوکایەتیکردن بوو بە ئەمریکا خۆی و سوکایەتیکردن بوو بە دیموکراتەکان و سوکایەتیکردن بوو بە دادگا و دیموکراسی و دادوەری لە ئەمریکا دەبینن کە دادوەرێک دێت دەڵێ دەبێ ترامپ خۆی کاندید نەکە تاوانبارە بە فلان شت وەکەوەی کە دەبینن کە دادگا لە جێی خەڵکی قسە دەکات بەڕاستی ئەمە جێی نیگەرانیەکی زۆرە باشە برێز مەکەیب نەها بوویەرێکی وسە پێشتر لە ئەمریکا ڕوون نەدایە کو ویلایەتێن ئەمریکایە ڕێگریە نامزێتیە سەرۆکاتیە لە کەسێکی بکن تایبەتی کەسێکی گۆ سەرۆکاتی لە ئەمریکا کریە ئەڤ یەک دکاری باندۆری لەوان ویلایەتان لە دەنگدێران بکە تو چاوا دەبینە من پێم وابێ خەڵکی لەسەر ئەمە قسە دەکەن ئەگەر بابەتە یاساییەکەی سیر بکەین ئەوەی کە مین لە ویلایەتی مین کرا تەنها شتێکی سیاسی بوو بەڕاستی شۆوێکی سیاسی بوو هەوڵێکی خراپی سیاسی بوو دەبێ وەک گوتم دەبێت دەنگدەر بڕیار بدا من دەتوانم پێت بڵێم کە ویلایەتی مین نامەیەکی نرد بۆ کەمپەینی ترامپ و پێیان وت کە بەڕاستی ترامپ کەسێکی شیاوە واتە تو دەبێت پێچەوانەکەی ببینی وەزیری دەرەوەی ویلایەتی مین پێچەوانەی بڕیارەکە قسەی کرد بەڵێ بەڕێز مەکەیب لە ماوەکانی ڕابردووە چوار جاری تر بە تۆمەتی جیاواز دۆناڵد ترامپ بانگێشی دادگا کراوە بەڵام دەرکەوتووە لە دوای بانگێشکردنانی بۆ بەردەم دادگا بەرامبەر تۆمەتانەیە کراوە ڕوبەڕووی کراوەتەوە دەنگی دۆناڵد ترامپ لە بەرامبەر جۆ بایدندا زیادی کردو دەنگەکانی بەرز بۆتەوە دەتوانین بڵێن دۆناڵد ترامپ دەتوانێت ئەمەش کە ئێستا بەرامبەر یەکرێت لە بەرژەوەندی خۆی پێچەوانەی کاتەوە من پێم وابێ ئەوەی کە باسێکە زۆر ڕاستە ئەمە خەڵکی ئەمریکا من پێم وایە زۆر لە دیموکراتەکان زۆر زیرەکترن خەڵکی باشە زانن کە دیموکراتەکان لە ڕوبەڕووبوونەوەی ترامپ دەترسن لە هەڵبژاردنەکاندا و هەر کارێک دەکەن بۆی کە ترامپ ڕاگرن نەگاتە ڕۆژی دەنگدان
و تۆمەتباری دەکەن بەوەی کە دەڵێن دیکتاتۆر بووە دەڵێن سەرکوتکار بووە و زۆر شتی دیکە خەڵکێکی زۆر لە جیهان دەزانن کە دیکتاتۆریەت چییە و ئەو دیکتاتۆریەتی کە هەیە دەزانن چیەکەن بەڵام خەڵکی نەیاری خۆی دەگرێت دەیان خاتە بەندیخانە دەیان کوژێت دووریان دەخاتەوە بەڵام ئامان دیموکراتەکان خۆیان سیاسەتی ئەم دیکتاتۆرانە پیادە دەکەن دەبینن دەیانەوێ کەسێک کە نەیاریانە کە جیاوازی ئەوان قسە و سیاسەتەکە دەیانەوێت دووری خەنەوە ئایا ئێستا کێ دیموکراتە دیکتاتۆر و کێ دیکتاتۆرێکی دیاری کراوە کە ئێستا هەیە ئایا دیموکراتەکانن یان ترامپە چونکە دەزانن کە ترامپ دەردەچێتەوە و خەڵکێکی زۆر باوەڕ و متمانەیان بە بایدن و بە ئیدارەکەی و سیاسەتەکانی نەماوە و باوەڕی تەواویان بە ترامپە بەڵکو ئەوەی کە دەکرێت لە کەدارکردنی سیستەمی یاسایی و سیاسیە لە ئەمریکا بۆیە دەیانەوێ ئیستیغلالی بکەن بەڵام من دڵنیام کە ترامپ وەک خۆشت باست کرد پێچەوانەکەی دەکا و خەڵکی شۆک دەکا خەڵکی دەنگ بە ترامپ دەدەن ئەگەر هاوڕاشی بەڵام دەنگ بە دیموکراسی دەدەن بەڵێ سپاس بۆ تەبرێز نیل ماکەیب ژێ فلۆریدا گەلمە